دەوڵەتی تورکیا یەکەم جار نییە لە دژایەتیکردنی گەلی کوردستان چەکی قەدەغەکراوە بەکاردێنی. ساڵی 2019 لە هێرشی بۆ سەر ڕۆژ ئاوای کوردستان چەکی فۆسفۆری بەکارهێنا بە بەرچاوی هەموو دنیاوە. ئەگەر بەرامبەر خەڵکی مەدەنی لە سەرێکانی لەو شوێنانە چەکی کیمیاوی بەکارهێنا بێگومان لە بەرامبەر گەریلا کە لە بەرامبەر بەرخۆدانەکانیان لە بەرامبەر بەرگری ئەوان 6 مانگە دەستەوەستانە بۆ شاردنەوەی ئەو شکستە چەکی کیمیاوی چەکی قەدەغەکراوی جەنگ بەکاردێنی هەموو جۆرە چەکێک. دیارە ئەوەش کە بابڵێن ئەو کردەوەی دەوڵەتی تورکیا کردەوەکی مەترسیدارە بەرامبەر بەو کارە نامرۆڤانەی بەرامبەر بە گەلی کورد بەرامبەر بە گەریلا بەرامبەر بە خاکی باشووری کوردستان دەیکا. بۆیە ئەوە بێدەنجی ڕایگشتی جیهانە جورئەتی دایتە دەوڵەتی تورکیا کە بەو شێوە وەحشی گەرانە بێ بەرامبەر بە گەلی کورد بەرامبەر بە بزافێکی چەکداری کە نوێنەرایەتی داخوازی گەلی کورد دەکات لە باکووری کوردستان دێ چەکی قەدەغەکراو بەکاردێنی. گە بەرپرسیارەتەکە گەورەتربی لە حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان ئەویش دەوڵەتی عێراقە کە بەرپرسیارەتی پاراستنی سەروەری عێراقی لە ئەستۆدایە. بەر لەوەی کە ڕوو لە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان بکەین هەم وەکو سیادەی عێراق هەم وەکوەوەی کە سەرۆکی کۆمار کەسێکی کووردە ئەو ڕۆل ینی پێویستە بەدەنگ بێ پێویستە ینی هەڵوێستی جددیان هەبی لە بەرامبەرەوەی هەم وەکو دەوڵەتی عێراق هەم وەکو سوودماکردنی خاچی کوردستان ڕۆڵەی گەلەکەی ئەو دەکوژرێ و دەسووتێ و دەخینچێندرێ بە کیمیای بێدەنگ بی و بەرامبەر بە ینی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەڕاستی ینی مرۆڤ کاتی کە ئەو خەمساردیە ئەو بێباچیە ئەو نابەرپرسیارەتی ئەوان دەبینی لە بەرامبەر ئەوەی کە ڕۆژانە سەروەری خاک پێشێل دەکرێت ڕۆژانە کوڕوکچی ئەو گەلە دەکوژرێ ڕۆژانە سروشتی کوردستان ژەهرباران دەکرێت و تێک دەدرێ و ژینگەمان وێران دەکرێت. بەڕاستی پرسیاری جددی دەکەوتە سەر پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هەموو موسساتی هەرێمی کوردستان لەسەری ئەمە هەمووشیانەوە یعنی ئەو بەرپرسیارەتە لەسەر هەموو تاچێکی کووردا یعنی لە بەدەنگ هاتنی لە بەرامبەر ئەو کارە نامرۆڤانی و شەڕەنجێزەی دەوڵەتی تورکیا بخۆی بەکارهێنانی چەکی کیمیایی پێچەوانەی یاسای نێودەوڵەتیە چونکە میساقێکمان هەیە لە نەتەوەیەکگرتوەکان بەناوی میساقی نەتەوەیەکگرتوەکانە کە لە 19 بەند پێک دێ و بەکارهێنانی چەکی کیمیایی هەم پێچەوانەی میساقی نەتەوەیەکگرتوەکانە و هەمیش پێچەوانەی هەموو ئەو محادات و ئیتفاقە نێودەوڵەتیانەیە کە لە نێوان دەوڵەتان هەیە لە چوارچێوەی مەنزومەی نەتەوەیەکگرتوەکان. بۆیە دەچێتە چوارچێوەی بەکارهێنانی چەک دژی کۆمەڵکوژی یاخود چەکی دژی مرۆڤایەتی. بۆیە ئەگەر بێت و بۆن لیژنەیەکی معەیەن کە ڕێکخراوێکی نێودەوڵەتی ڕێکخراوێکی بیانی بێ لە کۆڵین و لەسەر ئەو بابەتە بکەوە بەڵگەی پێویستی لەبەردەستدا بێ طبعاًەوە دەکرێت ئیشی لەسەر بکرێت و کاری جددیشی لەسەر بکرێت و ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانیشە کە لەم چوارچێوە لیژنەیەکی بێلایانی پیشەیی پێک بێنێ بۆی کە لە کۆڵینەوە لەسەر ئەو ڕووداوە بکات. چونکە پێشتر بە پێی زانیاری من کەسێکە داوای ئەوەی کردووە کە لیژنەیەک پێک بهێنرێ هەم لیژنەیەکی بێلایان و هەمیش لیژنەیەکی پیشەیی بۆی کە لە کۆڵینەوە لەسەر ئەوە بکرێت کە ئایا تورکیا چەکی کیمیایی لەم ناوچەیە بەکارهێناوە یان نە. واقعیەتی سیاسی هەیە لە هەرێمی کوردستانیش ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی کەمتر لە کۆڵینەوە لەو ڕووداوانە دەکات کە بەتایبەت مەسەلەی تۆپبارانی سنوورەکان یاخود ئەو چەکانەی کە لە سنوورەکان بەکاردێن. ینی من بیرمان نەچێ ماوەکانی ڕابردوو بە بەڵگە سەلمێنرا کە لە سیدەکان دوو هاوڵاتی سیدەکان بۆی تۆپبارانەوە شەهید بوون. بەڵام کاتێک کە ینی وەفادنامەیان بۆ دەرنا حکوومەتی هەرێم دەڵێ بە ڕووداوێکی کارەساتێکی سروشتی ئەمانە گیانیان لەدەستداوە. بەڕاستی ئەمە دەچێتە چوارچێوەی ئەو هەژمونەی کە تورکیا هەیەی لە هەرێمی کوردستان.